بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا ئایندەی هەرێم لە دوای ڕیفراندۆم لە سایی ئەو قسە و باسانەی کە لە چوارچێوەی بەڵێ و نەخێردا هاتوونەتە پێشەوە دەخینە بەرباس و لێکۆڵینەوە و پرسیار دەکەین. ئایا لە ئێستادا کۆمەڵگەی کوردی لەوە هۆشیارتر نییە کە چیدی بە دروشمەکانی لایەنگرانی بەڵێ و نەخێر هەڵوێستی خۆی لە هەمبەر پرسی ڕیفراندۆم دیاری بکات؟ ئایا بەڕاست بەرەی بەڵێ بە قەبارەی ئەو زیان و مەترسیانە ئاشنان کە لە ئەگەری بەڕێوەبرانی ڕیفراندۆم لە 25 ئەیلول چاوەڕوان دەکرێت لە ڕووی سیاسی و ئابووریەوە ڕوبەڕووی هەرێمەکەمان ببنەوە؟ ئایا ئەوانەی لە بەرەی نەخێردان یا هێشتا تەحەفوزیان هەیە لە خۆیەکلاییکردنەوە لە بەرژەوەندی بەڵێیان نەخێر بە مەرامی سیاسی لە قەبارەی ئەو مەترسە سیاسی و ئابووریانیان گەورە نەکردووە کە دەشێت ڕوبەڕووی هەرێم ببنەوە؟ ئایا بەڕاست پاساوەکانی بەرەی نەخێر لە ئێستادا بۆ ڕیفراندۆم بە لە بەرچاوگرتنی ئەزمموی شکست خواردووی چارەگە سەدەی ڕابردووی دەسەڵاتی کوردی بای ئەوە نین کە گومانی جددی دروست بکەن لەسەر ئەنجامی ڕیفراندۆم ئەگەر لە بەرژەوەندی بەرەی بەڵێ تەواو بوو؟ ئایا ئەگەر زیان و مەترسی سیاسی و ئابووریش لە بەرامبەر دەرەنجامی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان لە ئارادا هەبن، بەڵام ئەوە مانای ئەوەیە کە ئێمە دەستبەرداری مافی ئەنجامدانی ڕیفراندۆم بین؟ ئایا لە ئێستادا ئەوانەی نەخێریان هەڵبژاردووە لە بەرامبەر ڕیفراندۆم یا تا ئێرەش تەحەفوزیان هەیە زۆر بێڕوئیانین بەو یاعتیبارەی کە جگە لە ڕەتکردنەوە خاوەن بەدیلێشی تری ڕوون و ئاشکرانین؟ بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێر کاک هیوا حامید ئەندامی ئەنجومەنی سیاسی یەکگرتووی ئیسلامی و لە ستۆدیۆی سلەیمانی کاکاوە مەحموود شرۆڤەکاری سیاسی کاک ئەنوەر کەریم ئەندامی ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان لەگەڵمانن بە خێراتنتان دەکەم. زۆر سوپاسان دەکەم. زۆر چاکە کاوە ئەحمەد، هەڵبەت لێرە شەرکاوە ئەحمەد نووسراوە، دیارە من بەهەڵە خوێندومەتەوە داوای بڕندێ دەکەم. زۆر چاکە کاک هیوا، دەمەوێت لە بەڕێستەوە دەست پێ بکەم. خۆت دەزانی لە ئێستادا لە هەرێمی کوردستان دوو بەرەی ڕوون و دیار لە ڕووی هەڵوێستەوە لە هەمبەر بابەتی پرسی ڕیفراندۆم دیارن، بەرەی بەڵێ و هەروەها بەرەی نەخێر ڕاستە بەرەیەشی تریشەیە کە تەحەفوزی هەیە کە لانی کەم تەحەفوز لەسەر میکانیزم شێوازەکەی، بەڵام با قسە بکەین جارێ لەسەر بەڵێ و نەخێرەکە. ئەم دوو بەرەیە تا ئێرە خاوەنی کۆمەڵێ دروشمن لە هەمبەر ڕیفراندۆم و هەردوو بەرەکەش تەئکید لەوە دەکەنەوە کە ئایندە و چارەنووسی خۆشگوزەرانی و سەقامگیری سیاسی و اقتصادی ئەم هەرێمە لە دوای 25 مانگ پەیوەستە بەوەی کە خەڵک چی هەڵدەبژێرێ بەڵێ یان نەخێر. هەردوو بەرەکە زۆر تەئکید دەکەنەوە لەسەر ئەمە. بەڕێزت چۆن قسە دەکەی لەسەر ئەم دروشمانەی کە ئەم دوو بەرەیە هەیەیانە؟ ببوورە کاک شۆڕش گوێم لە پرسیارەکەت نەبوو. زۆر چاکە، پرسیارەکەم دووبارە دەکەمەوە کاکیوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان دوو بەرە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا هەڵوێستیان لە بەرامبەر بابەت یا پرسی ڕیفراندۆم دیارە، بەرەی بەڵێ و هەروەها بەرەی نەخێر. هەردوو بەرەکەش لە هەمبەر ئەم بابەتە خاوەنی ڕوئیا و کۆمەڵێ دروشمن. هەردوو بەرەکە زۆر تەئکید لەسەر ئەوە دەکەنەوە کە ئایندەی ئەم هەرێمە لە ڕووی خۆشگوزەرانی لە ڕووی سەقامگیری سیاسی و ئابووری بە تایبەتی پەیوەستە مرتبطە بەوەی کە خەڵک لە 25 مانگ هەڵی دەبژێرێ. بەرەی بەڵێ پێی وایە خەڵک ئەگەر بەڵێ هەڵبژار ئیتر خۆشگوزەرانی سەقامگیری سیاسی و ئابووری لە دوای 25 مانگ بەڕێوەیە. بەرەی نەخێریش بە هەمان شێوە بە پێچەوانەوە پێی وایە کە ئەگەر خەڵک نەخێری هەڵبژارد ئەمە یعنی بۆ ئایندەی کوردستان بەڕێوەت. بەڕێزت یعنی شرۆڤەت تعلیەکە قسە چیە لەسەر ئەم دوو دروشمە جیاوازە؟ بەڵێ هەرچەند دەنگت قەتع بوو جارێک دیکە، بەڵام بەنای خۆی گەورە و میهرەبان ئەوەی لە پرسیارەکەی جەنابەت حاڵی بووم کە ئێمە سەبارەت بە بەرەی بەڵێ و بەرەی نەخێر چی دەڵێن. من سەرەتا حەز دەکەم ئەوە بڵێم ئێمە خوێندنەوەمان بۆ بەرەی نەخێر و بەرەی بەڵێ ئەوەیە کە لە چوارچێوەی ڕای جیاواز وار لە چوارچێوەی مافی ئازادی ڕادەربڕین سەیری هەریەک لەو بەرانە بکەین و ڕێز بگرین لە هەریەکە لە بۆچوونی ئەو بەرانە. ئەوانەی کە پێیان وایە بەڵێ خزمەتی ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان دەکات دیارە خوێندنەوەی تایبەتی خۆیان هەیە بۆ واقعی کوردستان، بۆ هەلومەرجە نێوخۆیی و هەرێمایەتی و نێودەوڵەتەکان، بۆ ئەو پێشاتە سیاسیانەی
ئەوانەی کە لە ماوەی داهاتوودا ڕەنگە ڕوبەڕووی ناوچەکە ببنەوە و ئەوانەیشی کە پێیان وایە کە نەخێر خزمەت بە خەڵکی کوردستان دەکە ئەوانش دیارە دید و بۆ چوون و خوێندنەوەی تایبەتی خۆیان هەیە بۆ پرس و بابەتە سیاسەکانی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ. من سەرەتا حەز دەکەم ئەوە بڵێم ئێمە جەخت دەکەینەوە لەسەرەوەی کە ئێمە لە چوارچێوەی ڕاو ڕای جیاواز سەیری ئەم حاڵەتی دووبەرەیە دەکەین و پێمان وایە حاڵەتێکی تەندروستە و لە کوردستاندا دەبێت سەرەتای ئەو دەوڵەتەی کە ئینشاءڵڵا لە داهاتوودا دادەمەزرێت سەرەتای بەم پرەنسیپە دیموکراسیانە و بەم جوا و کەش و هەوا دیموکراسیانە لەدایک بێ و مافی هەموو تاکێک تیایدا پارێزراو بێ چۆن بیر دەکاتەوە، چۆن بڕیار دەدا، هەڵوێستی سیاسی چۆن دەبێت، چۆن دەنگ دەدا، کام بەرە هەڵدەبژێرێ، ئازاد بێ، سەربەست بێ لەمانە دەوڵەتێک ئەگەر هەر لە سەرەتاکەیەوە زەمانەتی ئەوە نەکا بۆ نەبوون باشە بۆیە ئێمە پێمان باشەکە ئەمە لەو چوارچێوەیەدا بخوێنینەوە. سەبارەت بە خوێندنەوەی هەریەک لەو بەرانە و بۆچی گەیشتونەتە ئەو قەناعەتە ئەم بەرێ بڵێ بڵێ ئەم بەرەیش بڵێ نەخێر، من حەز دەکەم دوو خاڵ بۆ ئێوەی بەڕێزەوە بۆ بینەران ئاماژە پێ بکەم. بەرەی بڵێ پێی وایە ئێستاکە هەلومەرجێکی نێودەوڵەتی هاتۆتەکایەوە، هەلومەرجێکی هەرێمایەتی هاتۆتەکایەوە دوای شەڕی داعش بە تایبەت، پێش داعشیش دوای بەهاری عەرەبی لە ناوچەکە، پێش ئەوەش ئەگەر بیرمان بێتەوە لە ناوەڕاستەکانی ساڵی 2000ەکان بە دواوە ئەمریکا پلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی هەبوو، هەموو ئەوانە وردە وردە پەرەیان سەنتا دوا حەلەقە و زنجیرەی سیناریۆکان گەیشتە شەڕی داعش و ناوچەکەی تەنی. ئەمە وای کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ لە بەردەم لە بەریەک هەڵوەشانەوەدا بێ و سەر لە نوێ جارێکی دیکە بنیاد بنرێتەوە، نەخشەی سیاسی و جوگرافی سیاسی لە ناوچەکە دەستکاری بکرێەوە، گۆڕانکاری بەسەردا بێ. خۆ دەزانی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا چەند وێستگەیەکی گرنگمانە بووە بۆ ئەوەی لە ناوچەکەدا کۆمەڵێک گۆڕانکاری لە جوگرافیای سیاسی ناوچەکە بێتە ئاراوە. ئەو مەحەطانە ئەو وێستگانە زوو دووبارە نابنەوە، ئەحداسی گەورەی جیهانی و هەرێمایەتی ئەم حاڵەتانە بە دووی خۆیان دادێنن. بۆ نمونە ئەگەر مەسەلەن سربەخۆبوونی وڵاتانی بەلقان و ئەوروپای ڕۆژ هەڵات بە نمونە بێنینەوە کە کۆمەڵێک وڵات لەو ناوچانە مەسەلەن سربەخۆیان ڕاگەان دوای ڕوخانی بلوچ و ڕۆژهەڵاتی و یەکێتی سۆڤێت بوو. یعنی ئەمە حەدەسێکی زۆر گەورەی جیهانی بوو، بۆیە کۆمەڵێک دەوڵەت لەدایک بوون. پێش ئەوە مەسەلەن لە دوای شەڕی جیهانی یەکەم بۆ نمونە چەندین دەوڵەت لەدایک بوو. ئێستا کەش دوای ئەم هەموو بارودۆخ و هەلومەرجە هەرێمایەتیانە بێگومان جوگرافیای سیاسی ناوچەکە دەگۆڕێ. ناکرێ کورد جارێکی دیکە بۆستێ بەدەست ئەوە یا بەبەردەم ئەوەوە کە لە ناوخۆدا کۆمەڵێک گرفتەیە ئەو هەلومەرجە ئەو فرسەتە مێژوویە لە دەستی خۆی بدا. خوێندنەوەی لایانی ئەوانەی کە لانیکەم من باس لە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەم کە پێی وایە ئەوە جگە لەوەی کە مافێکی ڕەوای خۆمانە، جگە لەوەی هەموو یاسا ئاسمانی و زەمینیەکان پاڵپشتن بۆ ئەوەی خەڵکی کوردستان سربەخۆ بێت، جگە لەوەی کە دەستوری عێراق زەمانەتی ئەوەی دایە لە 2003 کە عێراقی هاوڵاتیان دەبێت بە هەمووی تێکڕای پێکاتەکان کورد، عەرەب، تورکمان، خەڵکانی دیکەش کەوا دەرنەچوو، جگە لەوەی هەموو ئەو مافانەمانەیە ئێستا هەلێکی مێژوویش ڕەخساوە، ئەو هەلە مێژوویە نابێت لە کیس خۆمان بدەین. هەرچی بەرەی نەخێرە من نامەوێت لە جیاتی ئەوان قسە بکەم، بەڵام ئەوان لە سۆنگە و سەرچاوی چەند کێشەیەکی ناوخۆیەوە دەڕوانە ئەو بابەتە. بە بڕوای من ئەگەرچی هەمیشە لە زۆربەی لێدوان و چاوپێکەوتنەکانیشمدا جەختم کردوەوە لەسەرەوەی کە نەخێر بەلای منەوە ڕێزی بەقەت ڕێزی بەڵەیە و سنگ و قورسایی و کاریگەری و خزمەتی بۆ داهاتووی خەڵکی کوردستان بەقەت خزمەتی بەڵەیە، بەڵام خوێندنەوەیان بۆ واقع سیاسیەکە لە سۆنگەی ئەو کێشە ناوخۆیانەوە پێم وایە خوێندنەوەیەکی بەرتەسکە لە یەک گۆشەنیگاوە دەڕوان نەبار و دۆخەکە کە پێم وایە مەشهەدەکە بە شێوەیەکی گشتی لەو گۆشەنیگایەوە بە تەواوی نابینرێ. بۆیە وەکو دووپاتم کردەوە کاکیوە بەرەی نەخێر پێی وایە کە ئەوە بەرەی بەڵێ یعنی دیمەنەکە یالانی کەم دیمەنەکە هەمووی وەکو خۆی نابینێ بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە بەغدا، لەوەی کە پەیوەندی هەیە بە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی دەرەوە. پێی وایە ئەلێرەوە ینی بەرەی بەڵێ جۆرێ لە لانی کەم چاواشەکاریەکە لەگەڵ ئەگەر ئەم تعبیرە دروست بێ لەگەڵ میلەتەکەی خۆی ئەم وێنەیە وەکو خۆی نیشانی خەڵک نادا، پیشانی شەقام نادا. بەڵێ جا من حەز دەکەم
من حەز دەکەم کۆمنتێک لەسەر ئەوە بدەم ئەگەر بەڵێ نەخێر پێی وابێ ئەمە چاواشەکاریە و واقعێکی باشتر لەوە لەدایک دەبێ ئەگەر بەرەو ریفراندۆم نەڕۆین من پرسیار لە بەرەی نەخێر دەکەم ئایا ئەگەر ئێستا ئێمە نەڕۆین بۆ ریفراندۆم بەرەی نەخێر چ زەمانەتێکی هەیە ئەو دەسەڵاتە سیاسی ئەمڕۆ حکومڕانی هەرێمی کوردستان دەکات ئەو ئیرادە سیاسی حیزبە سیاسی ئەمڕۆ ئیداری حکومڕانی هەرێمی کوردستان دەکات بەردەوام نابێت لەم حاڵەتە بپێچەوانەوە ئەسڵەن زەمانەتی زۆر زیاترە لەوەی کە بەردەوام بێ من حەز دەکەم بەرەی نەخێر و هەموو هاوڵاتیان ژەوە دڵنیا بکەمەوە کە لە سایەی بوونی دەوڵەتدا لە سایەی بوونی کیانێکی سربەخۆدا ئێمە دەتوانین خەباتی چاکسازی خەباتی دژە گەندەڵی خەباتی دیموکراسی و ئازادی خەباتی دامەزراندنی دەوڵەتی یاسا خەباتی یاسا سەروەری ببینە قۆناغێکی زۆر پێشکەوتوو ببینە قۆناغێکی زۆر ئاستێکی زۆر بەرزتر لەوەی ئێستا وە بە پشتیوانی نێودەوڵەتی وە بە پشتیوانی یاسا نێودەوڵەتیەکان وە بە پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆیە زۆر هەموو ئەو شتانەی کە ئێمە دەگەڕێمە وڵات زۆر باشە سپاست دەکەم کاگەنوەر وەک خۆ دەزانین بڕیار وە لە 25 مانگی ئەیلوول لە ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ و بەرەی بەڵێژ کۆمەڵە هیوا و کۆمەڵێ تەمەنی زۆر گەورەیان لانیکم بۆ هەوادار و لایەنگرانی خۆیان لەنام ئەم میلەتەیانی لەسەر نەتیجێ ئەم ڕێفراندۆمە هەڵچنیوە تا چەند ئەم هەڵچنینی ئومێد و تەمەنیانەیانی لەجێ خۆیدایەتی ڕاستە وڵایی من ئەوی کە بەلامەوە سەیرە بەرزانی کۆمەڵە حیزبی کۆ کردوتوانە لە ڕۆژی شەشی وەبزە مانگی حوتا بووە ئەم کۆمەڵە حیزبە من یەک نمونەی زۆر بچوو گەێنمەوانەیە دەوڵەتی اسکۆتلەندا کە پێرا لە ساڵی 2015 ویستیان سەربەخۆیی بکەن بۆ اسکۆتلەندا لە بەریتانیا عوزمان جابنوانێ وەسیقەیەکی 670 لاپەڕەیان هێنا بە خەڵکی اسکۆتلەندیان وتیان ئێمە ئەمانەتە بۆکەن 670 لاپەڕەکە طبعا هەموو سێکتەرەکانی تایە لە ئەخر ئەوان نەوت و غازیشانەیە بڵێن هەر هینی اسکۆتلەندا مەسلەی نەوت مەسلەی غاز مەسلەی تەندروستی مەسلەی پەروەردەکردن تەنانەت کەنتری ساید لادەکان تەنانەت ئینڤارمنت بژینگا تەنانەت هینی پێنشن هینی بڵێن تەقاعودی ئەمانە بە هاوپێچ بە کۆمەڵێ دۆکیمنتی زۆر سیر ئەوەی بەرزانی کە بەلامەوە زۆر سەیرە بەڕخمیەوەش خەڵک دەنجی پێنەدا بەڕخمیەوەش خەڵک ڕفزی کرد بڵێ ئەوەی بەلامەوە زۆر سەیرە ئەم هەموو حیزبە کە چوونەتە لای بەرزانی دانیشتون ئەم کابرایە وەسیقەیەکی یەک پەڕی ئەیفۆڕی پێ نەبوو بڵێ خەڵکی کوردستان یا حیزبەکان من ئەمەتان بۆکەم دەنگم پێبن من لە نەوردە مەشهدەکە ڕوون دەبێتەوە بە نمونەیە لە میانەی من دەمێت قسە بکەم لە میانەی کۆمەڵێک لە میانەی کۆمەڵێک دیدار و چاو پێکەوتن کە ئێستا بەڕێز بارزانی دێکا لەگەڵ چین و توێژ جیاوازەکانی میلەت ڕوون دەبێتەوە ینی ئەم بەڕێزانە چیان دەوێت بۆ ئایندەی دوای ڕێفراندۆم و ئەم دەوڵەتی کا هەیە بە نمونە دەیانەوێت دەوڵەتێک دروستکەن کۆماری بێ دیموکراتی بێ فیدرالی بێ ینی ئەمە ڕوونیان ئەمە یەک دینا کێشەی هەیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە ئێستا ژێرخانی ئابووری ئەم وڵاتە بە هیچ شێوەیەک ئامادە نییە بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی و ئێمە پێمان بەڵێ ئێستا پێدەڵم لە کاتێکدا ئێمە نەوتمان هەیە ئێمە کارەبامان هەیە ئمە ئاومان هەیە کاکە سێ شت هەیە کە زۆر گرنگە سێ فاکتەری زۆر ڕئیسی هەیە من ئەم سێ فاکتەرەوە بازەکەم فاکتەرە ڕاستەوخۆکان یەکەمان سامانی سروشتی کەنەوت و غازەکە ئەمە هەمانەوە نیە سامانی مادی ئەم سامانە مادیش کە هەمانە فعلەن ئەمە وەکو ئەمە شۆڤڵمانێ و گەڵاوەمانێ و دەڕاستەمانێ و چی ئەمە سامانی مادی پێوترێت لە فاکتەری ئابووریە سامانی مرۆیمانێ سامانی مرۆی ماشەڵە مە گەنجێک ئەمە گەنجە بەداخۆ بێ ئیشەمانێەوە بخریجەمانەیە کاتێ مەسێ سەرچاوە سەریچەکەمانە ئەم سێ سەرچاوە سەرچێ لە مای 25 ساڵی ڕابردووە زۆر فەشەلی هێنا من سێرم لێ ئێستا کابرایە گێڵە من دەوڵەت بۆ تۆ دروستەکەم کە 25 ساڵی ڕابردوو داهاتی تاچی هەرێمی کوردستانی هێناوتە 110 دیناری عراقی یعنی خەڵک چۆن ئەبێت چێ دەنگ بابەمە بڵێ کاکە تۆ دەوڵەت بۆ من دروستکە با من وازەوە بێنم ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگە ڕۆلی سێ شتەیە کە بتوانێت چۆن ئابووری وڵات گەشەی پێ بکە یەکەمیان ڕۆلی مؤسساتی اقتصادی ڕۆلی مؤسساتی اقتصادی چێ نەوتە غازە کۆمپانیاکانە وەزائیدەن بانکین سیستەمی بانکینەوە سیستەمی بانکین چ کارەساتێکە لای ئێمە خەڵک پارەکە لە جیرفانی خۆیاتی بانکەکان هەموو ئیفلاسیان کردو وایەوانە پارەی خەڵک هەمووین کرا ئەوە سیستەمی بانکین هەروێرانە دوای ئەوە یەک شتێکە هەیە کە زۆر مهمە extra active institution لەگەڵ inclusive institution يعني ئەم حکومەتانی کە بۆ دەکەم بە کوردی بەڵێشکەم ئەم بەنگلیزی خمە بۆیە بۆ بە ئینگلیزی بڵام چارم نییە extra active institution يعني مؤسساتی مشەخۆر و گەندەڵ لە 25 ساڵی ڕابردووە ئێمە حکومەتی هەرێم مؤسساتێکی مشەخۆر و گەندەڵ بووە inclusive institution حکومەتێکی مشورخۆرە ئێمە حکومەتەکەمان مشورخۆر نەبووە کاکە
دوای ئەمە پۆلیتیکل ئینستابیلیتی ئەمە زۆر مهمە کاکە ئێمە هینی ئابینمان نەبەوە سەقامگیری سیاسیمان نەبووە بەڵام هەمووی پێویستە بەدۆخێکەوە کە تێدا هەرێمی کوردستان وەکو کیان سەربەخۆ نیە دوای سەربەخۆیی وردە ئەمانەیە ینی تۆ دەوڵەتێک کاک مامۆساجان دەوڵەت ئەبێ پێشتر ئامادەکرابێ بۆ ئەوی کە بەرگری هەموو شتەکان بکات ئەمەیە مۆزوعەکە تۆ کاتێک کاتێ دەوڵەت دروستکە هێزێکی نظامی زۆری پێویستە من بەس باسی هێزی پێشمەرگە ناکەم باسی هێزی ئاسمانیەکەم چونکە جەنگەکان بۆ هێزی ئاسمانی و ساغەکرێتوانێ هێزی ئاسمانی تۆ ئەبێ سیستەمێکی ڕایداری بەقوتە هەبێ ئەمە یەک نقطە هینی دووەمیان ئەبێت چەندین فڕۆکەوان و تەیرانە دەبێت کە بینێری بۆ ئەوروپا دەورە بینێ سێهەمیان ئەبێت تاریف شەڕکەرێ هەبێت تاری بار هەڵگرێ هەبێت تاری بۆم هاوێژە هەبێت چکە شێرەکانی تەیران فەرقی هەیە ئەمە قراروانی بچینە شەڕۆمانەمان بۆ چییە؟ ئەیکە تۆ دەوڵەت دروستەکە ئەگەبانی دەوڵەتەکانی دراوسێ جوابای کە داوی کاتاڵی کاکەوە من خۆ حافیز و قەراروایە ببین بە ئەندام لە ئەنجومەنی لە نەتەوە یەکگرتوەکان لە میساقات دەوڵەتی زۆر گەورە هێناوە مامۆستا شۆڕژیان تۆ فەشەلێکی زۆر گەورە هێناوە 25 ساڵە ئێمە ئەم دوو حیزبە یەکێتی پارتی کە ڕۆژونەتە دەروی وڵات دیپلۆماسیەتیان بە خۆیان کردووە ئەوانەی کە من وەقایەکانی ویکیلیکسم خوێنەتوانێ پارتی دیموکراتی کوردستان کە دانیشتون تەنها باسی سێ کەس کراوە مەسعود بەرزانی و مەسعود بەرزانی و نێچیڤان بەرزانی بەس باسی مەسەلەی جینۆسایدی کورد نەکراوە ئەسڵەن کورد کەیز نییە لە لای نمایندەکانی پارتی و یەکێتی تێگەڵم ئەمە وەقایعی ویکیلیکس ئەمە دەلایلی تۆ خۆ کەس دەتوانێت هینی لێ بکە یەکێتی نیشتمانیش کوردستان بەس باسی بنەماڵی ماڵی تاڵبانی کراوە کاکە باسی قەزەیەک نەبوو بە ناوی کوردەوە باسی جینۆسایدی کورد نەکراوە باسی هەڵەبجە نەکراوە باسی ئەنفال نەکراوە ئەمانە وەکو کەیس ئیشی بۆ بکرێ ئەمەی کە ڕۆشتون تەنیا ئیشان کردەوە بۆ بنەماڵەکانی خۆیان بۆ هێنانی بزنس بۆ هێنانی شەریکات بە هێنانی پرسنتج لە هینەکانیان نابێ کاکە ئەمە بۆ یەک دەوڵەت پشتیوانیمان لێ ناکە ئێستا ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە تۆ مجازفەیەکی زۆر گەورە بۆ بکە اینجا منیستم باسی ئەو چوار نقاطە بۆکە مامۆستا ئەو چوار نقاطەی کەین دوایەوە کردنەوەی چەند مەتارێکی عسکەری بۆ هێزی ئاسمانێکە تەسەورەکەی ئەمە نزیکی پێویستی بە 7 ملیار دلاری ئەمریکی ئەم چوار نقاطێک ئەوم باسم کرد هەر نوعی تارەکان 10 تاری F-16 و 4 تاری حامید بکرۆ 4 تاری شەرکرد بکرا دەیان کادر فڕەکەوان بنێرە بۆ ئەمریکا لەسەر F-16 دەورە ببینە گە بە چەشی ئەمریکی هینیکەی ئەبێ چەند مەتارێکی عسکەری بکەیتوانێ ئەمە پێویستی بە 7 ملیار دلارە یعنی تۆ ئەم 7 ملیار دلاری لەکوێ هێنی تۆ چۆن خەڵک مجازفە بەژانی خەڵکەکەی بخیتە ناو ئەمەی کە ئێمە دەوڵەتێکمانەیە لەم دەوڵەتی ئێران لەسەر مەزەبی شیعە دەوڵەتی تورکەکانمانەیە لەسەر مەزەبی ڕەگەزی و عنسوری و عێراقی کشمانەیە عێراقی کە تێکەڵاو کاکەمە مجازفەکردنە بەژانی خەڵکەوانەیە پێویستە ئێمە پێویستیان بە دەیان ساڵی ترەیە ئابووری ئەم وڵاتە هینکەین ئەنجا ئەمە کێشەی ئاو و کێشەی تربێ و کێشەی کاڵ و کێشەی ئاسایشی خۆ ئەمە ئەبواە 200 لاپەڕێ پێ بە بیا بە خەڵکی کوردستان بیتا کاکە من ئەمەم بۆ زۆر باشە لاپەڕەیەکی ئەی فۆرتان پێ نییە وەکو ڕوئیاچ و وازم بۆ ئەوەی ئێمە یعنی چوزانە پێی بچینە ناو ڕێفراندۆمەوە کەچی داوا لە میلەت دەکەن ئەم مجازفە گەورەیە بکە ئەمە ئەمەستەمێکی گەورە نیە لەم گەلە و لە خەبات و چوزانم لە ئایندەی ئەم میلەتەش کاکاوە سڵاو لە پێشمەرگا سڵاو لە خانوادە سەربەرزی شەهیدان لەو شەیدانەی کە ئەمڕۆ لە سای ئەواندا ئێمە لەم میزەگەردە لە خزمەتی ئەوەین و وڵاتێکمان هەیە لە ڕووی ئەمنیەت و تا ڕادەیە کە توانین قسەی لەسەر بکەین من دەستپێکەکە بەڵاهی بە شعرێکی لوقمانی حەکیم دەستپێکەکە من جا پێم خۆشەکە ئەنوە هیوادام دوای بەرنامەکە متابعی کاڵێ ئەدەب زەکی ئامۆختی گەف زەبی ئەدەبان هەنچێکە زەزران بدرن نظرم ناپەسەندامە دەزان دووری کردم وڵامی ئەو شەی کابرای بۆ خۆتی هەڵمە دوای بەرنامەکە ئەو شێ فارسی بکە بە کوردی استفادە لێ بکە دوای گوێ لێ بگرە بۆیە دەستەواژەی ئەدەب لە کەلامی دیز میزەگردا زۆر گرنگە کە ئینسان بە ئەدەب و کەلیمە قسە بەکاربێنێ بۆیە ئینشەڵڵا هیوادارم دوایەوە وەکو لوقمانی حەلیم خۆم دەپارێزم دوای بەرنامەکە دەتوانێت سێریکە دوای بەرنامەکە توانی سێریکەی تەمەنەکە بۆ من بنووسی باشترە پێم بۆ تەنووسم دوای بەرنامە ڕێزەکەم شعرێکی تریش نازانم بۆ ئیجازەم بێت حەقی خۆمە ئەمەی کە دەڵێت 10 ساڵی تروکەی شعرێکی شاعرێکی بەڕێزی خۆمان هەیە ناتون بە داتا قسە ئیجازەم بەرێ داتاشم بۆ هەڵگرتووی داتای زۆر شتم بۆ دانیسە یەوە شەرچینە سەری پەلەمەکە دیالۆگ ئەڵێ بۆ قەرەجێک بەس تەماشای ناو لەپم کە خۆ من نامەوێ پێم بڵێ دەبم بە باوکی چەند مناڵ زەنگین دەبمیا و هەروە لات تەنیا شتێکم پێ بڵێ تاکو مردن وەک تۆ دەژیم یان دەبم بە خاوەن وڵات باشە ئەو بۆ وەڵامی ئەو پرسە ئەوەی دووەمت کە ئێمە چاوەڕێ 10 ساڵی تر بکەین بەستێنێکی شتوین کاتێکە هوجام سەری لە لەشی جیاکرایەوە
نەبوو بایع بوو نەبوو خەمەی جەنابەت بە ورگی بوو لە پێناوی کرامەتی نیشتمانەکەی بوو 1942 هجاماندا بە کوشت لەم شەڕانەیە بۆ بەرگری لە خاکی کوردستان باشە ئەو حزابانش کە بەو شێوە باسیەکەی ئەو 15 لایەنی سیاسین نوێنەری بەشێکن لە خەڵکی کوردستان دوو لایەنی سیاسی تا غایبە بۆ چونیان جیاوازە لەسەر ئەوەی کە گوایە جنابی سەرۆکی کوردستان بڵێن سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بڵێن یاکو ئەمەی کە لە کەناڵێکی جەنابە داوێدادات کرد لە ڕاپرسێکی لە 23/2017 تا 27/2017 کراوە کاریگەرترین کەس لەم هەفتەدا ئەم پیاوە بەڕێزەیە زۆر ساک ئێمە باسی ئەم پیاوە بەڕێز ئیجازەم بێ ئیجازەم بێ بەڕێزەکەم یەک دقیقە قسەی خۆت کرد و تکاکەم ئەم پیاوە بەڕێزە لە کەناڵێکی عەرەبیەوە ئەمەش ئەو داتانێت دوایش جناب دەکەم بەڵێ جوان بیبینەوە و سێ ئەو داتاکان سێ بەڵێ اینجا بۆیە دەستەواژەی جوان لە دمیزێگەردا بەکاری بێنە بەڵام عقدەی بارزانانی و عقدەی پارتی لای گۆڕانەکان بۆتە نەخۆشیەکی قورس لە دنیای دیموکراسیەتە من هەنگاوەکانی ڕیفراندۆم زۆر گەورەترە ڕیفراندۆمش تەنیا مەبەسن بە پارتی و بارزانانی ڕاستە کارکتەری ئیجازەم بەرێ ئەخ لە نەبوونی ئێوەی بەڕێزە لە دوورکردنەوەی بەڕێزە دوو بەرە هەیە بە بۆچوونی من بەرەیە کێڵم بەرەی بەخێر ئەوەی تر کە کاکە حاجی باسی کردکەوتی بەرەی نەخێر من بە تاقمی نەخێر باسیەکە چونکە بەڕاستی ئەمەی کە لەمایایی بینم وەکو بە داتا جەنابەت باسی کرد ئەمانە کەسی ئەوانە نین کە بڵێ کاریزمایەکی تیایان بتوانێت ئەو خەڵکانە بێ کە تۆ داهاتوی وڵاتی تەسیمی دەست ئەم کەسانی لەوانە ناکەم ئیجازەم بەرێ من ئەڵێم بۆی کە جوان قسە بکەین لەسەر مەوزوعەکان جەنابەت چمکی دەوڵەتداری و چمکی حکومڕانی تێکەڵ کرد بۆیە بۆ ڕاستەکەم باش ئێمە لە 26 ساڵی ڕابردوو بە جەناب چرەوە کە پێشتر لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بووی بەشداری لەوەی کە ئەمڕۆ هەمومان تێبینیمان لەسەر بەڵام کێشەیەتر دروستە بێ جەنابەت باسی مەجازیفەت کرد مش بە جەناب دەڵێن بەڵێ وەکو چۆن لە جەریدەی دەکە لە دیمانەکانی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێ مجازیفەی بڕیاردان بۆ سەربەخۆیی کوردستان زۆر سەلامەتترە لە مجازیفەی چاوەڕوانی باشەکەکەن ئەمە بۆ بینی ڕوونکە ئەمە چوە ئەمە تا لەم دوو خاڵەیە دەبین لە ڕاگەاندنی 29 هەشتی ڕاگەندراوی لە ئەنجومەنی ئاسایش کە پەیوەنددارە بە ئاسایشی نەتەوایەتیمان باشە بە ئاشکرا بازە و حرەکەتاکە و حرەکەتە نوێی کە و شەڕی دووەم کە لە جەولەی دووەمی شەڕ دەست پێ دەکات لە قاعیمەوە و قووەتەی 30,000 قسوور داعشەی کە لە ڕێکەوتنی بینی حزب الله و سووریا برادرانی ئەولا و برادرانی ئەولا کراوە ئایندەکە دیارە بەرەوکیۆڕە لە دیمانەی پێشووتری چەند مانگی پێشوو لە خزمەتیان پیاوە بەڕێزە ئێوەی بەڕێز بوون کە تاوت ڕیفراندۆم مجازی هینا ئەمە تەنها مزایدەی سیاسیە باسی لێوە ناکرێت دواتر باس کرا و فلان کرا ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستانش دەرکی بە خەتەرەکە کردووە باش حکوومەتی عێراقی من مامەسا ئیجازەم بێ با تەواوی کەم تۆ جەنابەت باسی شتێکەکەی من داوا لە تۆ ئەەکەم پێم بڵێ کەی دەبم بە خاوەن وڵات من بە جەناب دەڵێم ئەوەی وا تۆ بۆی دەگریەی پێشکەشی تۆ بێ وڵاتێکی ئازادی هەموو کەس دەزانێت ئازادی نرخی خۆی هەیە دەبێت بە هاکەی بدەیت دێمە سەر شتێکی تر بۆ جەنابەت باسی کات و وەختت کردوایە بەداتا بە جەنابەت دەڵێم بڕیاری 15/14مان هەیە کە کۆمەلگای گشتی وڵاتی یەکگرتوەکان ڕۆژی چواردەی کانونی یەکەمی ساڵی 1960 دان بە سەربەخۆیی دەنێ بەم شێوەیە وەکو خۆی ئەڵێ هەموو گەلێک مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە لە بە بواری سیاسی ئابووری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بەبێ جیاوازی و دەبێ بە زووترین کات هەنگاو بنرێت بەدان پێنان و سەربەخۆیی ئەم میلەتانە کە سەربەخۆ نین واتە ئێمەمان و نابێت هیچ پاساوێک بۆ هۆکارێک دا بنرێت بۆ دواخستنی ئەم بڕیارە و ئەگەر بە پێچەوانەی ئەمە واتە دواخستنی ئەم بڕیارە بە پێچەوانەوە ئەم بڕیارە کار بکرێتە سەر ئەوەی کە پێشێرکردنی بناغی سەرەکی دەبێت و مافی مرۆڤ حسابی بۆ ئەکرێ زۆر باشە هەروە بەدرێژی بەتاویکەم یەک دێڕیماوە هەروە بە دژی یاساکان و میساقی کۆمەلگای نێودەڵی یەکگرتوو حسابی بۆ دەکرێت و دەبێتە هۆی ڕاگررتنی ئاشتی و هاوکاریکردنی نێوان وڵاتان بە واتایەکی تر ئەگەر تاقمێکی من ڕێزم هەیە ینی بۆ ڕێزم بۆ ئەوەیە کە نامێت تەشیر بکەم اینا من ڕیچ ڕێزێک بۆ دابینم بەرێکە بوێ ئمڕۆ میساقی نێودەوڵەتی پێشێلکە من پرسیان لە جەنابەت کرد پێش بەرنامەکە کاتێکە حەزەتی محەممەد صلی الله علیه وسلم کاتێکە 3 ساڵ تووشی حساری اقتصادی بوو کە گەمارۆ درا لەلایەن خەڵکی مەکەوە پرسە لە حاجی دەستی لە ئینەکەی هەڵگرت
ئایا ئیرادەی برسێتی بوون وا لە ئێمەکە وازە داهاتی خۆمان بینین دەکرێت دوای لایەنە سیاسەکان لە کێشە برسێتی نییە برسێتی ئەزای چۆنە ترساندنی خەڵک ئیجازەم بەرێ ئێمە بە جەنابتان دەڵێن بەرامبەر بە خەڵکی کوردستان نشەڵێن ئەگەر سەرکەوتین ئەوە بە دەستکەوتەکەی بۆ بەڕێزانە بێت سەدەڵێن نەخێر کە با بۆ خۆیان دەوڵەت دروستکەن سیستەمی پەرلەمانی دانێن وڵاتێک بە هەر ئارزوی خۆیان دروستیکەن بەڵام ئەگەر هاتە سەر ئەوەی باجەکەی بدەین ئێمە ئامادەین وەکو هێزی پێشمەرگە وەکو خەڵکی بە شەرەفی کوردستان وەکو ئەو بەڕێز نەتوانەی کە ئامادەن لە پێناو سەر بەخۆیدا سەر ببەخشن وەکو هجامەکان ئێمە ئامادەین تحملی مەسئولیەتەکەی باقی وەسەلام وەرحمەتوڵڵاه بۆیە هیوادارم بۆ میوانە بەڕێزەکەت بەڵێ پەیوەندداری بەرنامەوە لەسەر ریفراندۆمە بەڵێ وایە جەنابەت مێک پرسیار لە جەنابەت دەکەم والله عیبە بەڵێ شوورەیە مردنە نەتەوەیە کە تووشی جنۆساید ببێ ئێسش تەپڵی گەڕانەوە بۆ بەغدادێدا ئەو بەغدایی کە لە بەغداوە دەستگەڕامەیە دوو بعدێتان داوای سپێ دەڵێن زۆر باشە بەداتا پێدەم ئاخر شتی تەواوی کاکەیەوە تازە ئێستا چون داوای ئیجازە بێ پشکەکان پێشکەشی بەڕێستان بێ ئەو شوێنەکان بەتاڵ بڕۆ ئەوە ئێوە ئێستا ئەڕۆنەوە داوای تحمل تبێ تحمل قسەکەم باشە سەبێت بەڕێزەکەم بۆ سەر تەواوی کەم بە تۆزە مەخور بێت سیاست بە هەرزەی سیاسی ناکێ بەڕێز دەکەم ئەم سیاستە قوڵە بنی لەگەڵ ئەوشە من بە جەنابەت دەڵێم کاتێککە ئاپۆڕی خەڵکی ئێمە ئەمانە کارەبایان هەیە بۆ ئاگداریت ئەم خەڵکە کارەبای هەیە ئەم خەڵکەی سەر لە ئەوروپا ئەژی ئەو ڕۆژێکە ئەمەکرا پۆلیسی ئەڵمانی ئەزانی چی وت وتی کورد تووشی شۆکی کردم ئمڕۆ لۆبی کوردستان جوولاوە بە تۆ ببوورە بە جەناب تو ئەو بە ڕێزانەی ترش کە ئمڕۆ یانوێ لە ئەنتی بارزانانی و دەست پێ بکەن دەستی دی هەڵگرن وەرن شام بدەنە سەر بابەتەکە وەرن با بە یەکەوە پەرلەمان کاراکەینەوە وەرن با بە یەکەوە ئەم وڵاتی کە من و جەنابتی تا شەریکین واز لە ئەنتی پارتی و یەکێتی بارزانی بن من و تۆ بە یەکەوە ئەم نیشتیمانە ئاوادانکەین و بۆیە هیوادارم تەوەری دووەمی بابەتی قسەکردنەکان هێورت پێمە بە جەنابەت دەڵێم ئەمەش ئاپۆڕی ئەو خەڵکی هەموو کاربێ بە مناقەشاتی سیاسی زۆر لە بابەتەکە زۆر باشە کاکیوە شەقامی کوردی مافی خۆی نییە با سەرەتا قسە لەسەر بەرەی بەڵێ بکەین کە گومان بکە لە ئەو ئیدعاءات و ئەو دروشمانەی کە هەڵیان گرت و ئەوەی کە لە دوای ئەوەی کە ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێەوە بە نەتیجەش بەڵێ دەیبات و ئێمە بە هەشتێکتان بۆ دروست دەکەین خەڵکی کوردستان حەقی خۆی نیە مافی خۆی نییە کە لە دوای ئەوەی تەجروبەی چارێگە سەدێک لەگەڵ ئەم دەسەڵاتە بەڕێدەکە گومان کە لەم وعودات و لەم بەڵێنانەی کە ئەم بەرەیە خاوەنیەتی لە ئێستادا بەڵێ بەداخەوە جارێک دیکە دەنگت پچرا کاک شۆڕش بەڵام ئەوەی حاڵی بووم خەڵکی کوردستان سربەستە لەوەی دەنگ بە بەڵێ دەدا بۆ ڕیفراندۆم یا دەنگ بە نەخێر دەدا بۆ ڕیفراندۆم هیچ گرفت لەوە دانیە من بەش بە حاڵی خۆم هیچ حساسیت و هەستیاریەکم نییە بەرامبەر بەوەی خەڵک چ بڕیار بدا بەڵام ینی حەز دەکەم ئاماژە بە دوو نمونە بڵێم کە پێشتر ئەو بە ڕێزانش ئیشارەتیان پێدا وەختی خەڵکی سکۆتلەندا دەنگ بە مانەوە دەدەن لەگەڵ بەریتانیا ینی توخوایانی ناحەقیەک نییە ئێمە عێراق بە بەریتانیا بەراورد بکەین و بچێنین عێراقی قوربان ینی لانی کەم وەکو وڵاتێک لە 2023 ئەگەر ئێمە بەشدار بووین لە بنیاتنانەوەی ئێستا سوپایەکی تیانە پارێزگاری لەو وڵاتە بکە یعنی لە پاڵ حەشدی شعبیە کە ئێستا سوپای ڕسمی دەوڵەتە لە عێراق و زۆر لە سوپا بەێستر و دەستڕۆیشترتورە لە عێراق لە پاڵ داعشە لە مەناتقی کاکیوە هەز ناکەی کاکیوە ئەوانەی کە لە ئێستا کاکیوە تەحەفوزیان هەیە کاکیوە ژێرم بگرە دەرفەت دەدەم قسەکە تاوکە کاکیوە بەڵام من پرسیارێکم لە بەڕێزت هەیە با بەسەری داتێ نەپەڕین هەز ناکەی لە ئێستا ئەوانەی کە دەڵێن نەخێر یا لانی کەم تەحەفوزیان هەیە لە هەمبەر بابەتی بەڕێوەچوونی ڕەشاندۆم لە هەرێمی کوردستان لە خەمی عراقی بوونیان نییە لە ئەوەندەی لە ترسی دووبارەبوونەوەی ئەزمموونیشی خراپترە لە دوای ئەوەی کە دەبین بەدەوڵەت لە سەردەستی ئەوانەی کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوە دەمە بەڕێزم کاک شۆڕش
کاک شۆڕش ینی سادەترین نەتیجەی نەخێرمانەوەی لەگەڵ عێراق ینی ئێمە بۆ خەڵک چاواشە بکەین یعنی هیچ پێویست بە لێکدانە و شرۆڤەکردن ناکە ینی ئەوەی کە ئێمە گلەیمانەیە لە ئەزمموی حکومڕانی ڕەخنەمانەیە تێبینیمانەیە تاسەر ئێسقان لەگەڵتن تاسەر ئێسقان لەگەڵ ئەوانم کە دەڵێن نەخێر هیچ گرفتم نییە لەو بوارە بەڵام خەڵک چاواشە بکەین بۆی بڵێن وڵا نەخێر مانای ئەوە نیە نەخێر مانای مانەوەیە لەگەڵ عێراق نەخێر مانای ئەوەیە کە خۆمان دەخینە ژێر ڕەحمەتی حەشدی شعبی نەخێر مانای ئەوەیە خۆمان دەخینە ژێر ڕەحمەتی دەوڵەتێک کە ئیرادەی سیاسی لە دەستخۆی نییە ئەجندای هەرێمی بەڕێوەی دەبا ئەجندای تایفی بەڕێوەی دەبا ئەجندای ئیقلیمی بەڕێوەی دەبا هیچ وجودێکی نەماوە ئەسڵەن عێراق هەر ئێمەی نەگەر تەمەنا بخوازین لەگەڵ عێراق بینەوە ئەژنە شوێی عێراق ماوە ئەوە مەناتقی سونە و مکەویناتی سونە جەناب دەبینی بە هەزارانیان لە ئیبادە کرا شاریان خاپور کرا خانوویان بە پێوە نێشتراوە ئەوەندەی سونەش لەسەر خەت بوو لە دەسەڵات بوو لە پێشودا شاری شیعی بە پێوە نێشت هەزاران و سەدان هەزار شیعی کوشت کام عێراق لەکوێ ینی لەکوێ عێراق جێ ئەوەی ئێمە دڵی پێخۆشکەین بۆیە من پێم وایە نابێت چاواشی خەڵک بکەین بەوەی وڵا ئێمە گە بڵێن نەخێر مانای ئەوەیە بەس دژی سیستمی حکومڕانی شکست خواردووی هەرێمی کوردستانی نەخێر لە ئێستادا بۆ ڕیفراندۆم مانای مانەوە و درێژەدان بە ژیان لەگەڵ عێراقێکە کە سەراپای مێژوەکەی بەخوێن نەخشێنراوە لە 21ەوە تاوەکو ئێستا ئەو سەردەمانەی کە سونە حاکم بووە هەتا دەگا بە بەعس بەس شیعی قڕ کردووە کوردی قڕ کردووە ئەو سەردەمانەی کە لە 2023 شیعە حکومڕان بووە بەس سونەی قڕ کردووە کوردی قڕ کردووە یعنی نازانم کوێ ئەو عێراقە بای ئەوەندەی پێوەی ئێمە لەگەڵی بژین بڕوات بێ با یەک تۆسقاڵ ئەمان لە عێراقدا ببینی ئینسان وەکو سکۆتلەندا چۆن لە بریتانیا دەیبینێ خۆشگوزەرانی دیبێ لە عێراق وەکو سکۆتلەندا لە بریتانی دیبێتی ڕەفاهیەت و ئەمان و برایەتی و تەعایش و یەکسانی و مافی وڵاتی بوونی دیبایە وەگەوەی سکۆتلەندیەک لە بریتانیا دەیبینێ منیش ئێستا لەگەڵ تو دەمگوت بەڵێ بۆمانەوە لەگەڵ عێراق بەڵام ئەمە چاواشەکاریەت و بڵێ وڵا نەخێر مانای مانەوە نیە لەگەڵ عێراق ئەی مانای چییە یعنی سادەترین نەتیجە سادەترین بەرەنجام و لێکەوتەی نەخێر بریتە لەگەڵ ئەوەی ئەنی مانەوە لەگەڵ عێراق لەگەڵ ئەوەشدا من ڕێزم هەیە بۆیان بەڵام ناکرێ قیرائی ئەم هەموو ئەحداسە گەورەیە ئەم هەموو هەلو مەرجە سیاسی گەورەی لە منطقەکە دەگوزارێ بەرتەسچیکە من لەگەڵ ڕێزم یەک پرسیار لە جەنابەت دەکەم 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ئێستا هەموو کەس پێیان وابوو ئەنجامدانی ڕفراندۆ درۆیەکی گەورەی و سیناریۆیەکی گەورەیە ئێستا کە هاتووە بۆتە جدی قسەی تر دەکەن 25 مان قسەی تر دەکەن من پێم وایە بە هەمومان بۆ بەرەو چوون بەرەوکیانێکی سەربەخۆ هەنگاو بنین پەنجە دەنین بەناو چاوی گەندەڵەکان شۆڕش دەکەین لە دژی گەندەڵەکان هەزاران کەس لە پێناوی سەربەخۆ بوون و یاسا سەروەری مەسەلەن بە قوربانی دەدەین بەڵام باکیانمان هەبێ بەڵام با خاوەنی دەوڵەت بین بەسە 100 ساڵ ڕەنج و تێکۆشان و قوربانیدان و بە جینۆساید چوون بۆ میلەتی کورد با بەس بێ لێرە بیوەستێنین ئەو وێستگەیە ئەو مفتەرەقی توڕوقەیە کە دەکرێ قسەی بکەین ئەگەر بڕوات بێ 50 ساڵی دیکەش هەلی ئاوا بۆ کورد ناڕەخسێ زۆر باشە بەڕاستی عێراق چی بەسەر چیوە ماوە تاوەکو ئێمە بین قسە لەسەر کۆمەڵی مەترسی بکەین کە ئەم هەرێمە ڕوبەڕووی دەبێتەوە حەز ناکەن لە هەمبەر ڕاستە ینی هەموو کۆمەڵی مەترسی هەیە دەشێ ڕوو بدا و دەشێ ڕۆژ نەدا بەڵام هەز ناکەن زۆر گەورەتان کردووە بەڵێ مامەسا شۆڕش زین چی ئەوە تاوانێکی گەورەیە بڵێ ئەوەی کە ئاڵێ نەخێر ئەوێ لەگەڵ عێراق بژی من پێم وانە یەک کەسی تەنانە ڕەفیق حیزبێکی کۆنی شتێگەی بێ ئێستا بچێتەوە ژێر دەسەڵاتی عێراق ئەمە تاوان دەکەوێتەوە ئێمە کاک من باسی من علاقم بە سیاست من باسی ئابوووریەکەم زۆر باش مامەسا جان سەریکە لە ئێمە لە مانگی مارچی 2014 کە بودجەی عێراقمان لێ بڕاوە سەری ئەم کێشانەکەەوە مادروست بووە ئێمە خەمی ئەم نەتەوەیمانە ئێمە نە پارتی تەخوینەکەی نەیەکێتی تەخوینەکەی یەکگرتو تەخوینەکەی نە کۆمەڵ نە حیزبەکانی تر ئێمە خەمی ئەم میلەتەمانە ئەمانەی وڵاتی دامەزرێن کە پایەکەی بە قوت بێت ئێگەی کە مافی مرۆڤی تابێ کە عەدالەتی ئیجتیماعی تابێ کە سەروەری یاسایی تابێ ئێمە ئەمانەیە ئەمە چاکەین ئەنجا دەوڵەت دروستکەین کە سبێنێ تورک و فارس پەلاماریان بتوانین دیفاع لە خۆمان بکەین کە سبێنێ ئەوەکانیان لێگرتینەوە ئەومان هەبێت لە بەنداوەکانمانە تێگەی کە ئێمە بتوانین سبێنە دەیان کادر لە ڕێگەی پەرۆدە و لە ڕێگەی تەندروستیەوە بەقوەکە ئێمە کێشەکەمان ئەمەیە کەس ناوێت ئێمە نەمانوتێ ئێمە ئەڵێن با دواب بکەوێت تا کاتێک ئامادەی ئەەکەین تا کاتێک کە دەیان ملیار دۆلارمان لە بانقەکانی هەرێمی کوردستان هەبێت لە هەولێر بۆ ئەوی کە بتوانین عوملەکەی کە دروستمان کە بۆ دەوڵەتی کوردی ئەو عوملەیەمان بەهێز بێ کاکە کە تۆ بتەوێت عوملەی دەوڵەتی کوردی دروستکەی یەکەمان نەبێت بە دەیان ملیار دۆلاری لە بانقی ناوەندی هەولێرە هەبێ ئەبێ بە دەیان تەنئاڵتونێ لە باقی
باوکی ناوەندی هەولێرە هەبێ ئەبێ تیموری خۆرهەڵات باشووری سوودان کاکە ئەگەر من وەکو باشووری سوودان بێ من هەر نامێ ئەو دەوڵەتە مامۆستاجان ئەگەر وەکو باشووری سوودان بێ من ئەو دەوڵەتەم ناوێ نامێ من دەوڵەتە وەکو باشووری سوودان بۆچی وای شودای بە دەرێنگلیزە بۆچی وا بژیم یعنی من علامەت تێ ناکەم خەڵک بۆ حکم ئابەسە منام بۆ وەکو باشووری سوودان بژیم من خاوەنی نەوت و غازم خاوەنی چەندەها کانزام لەم وڵاتەیە خاوەنی خاجێکی بەپیتم ئەوانی کە بۆم باسکردی لە فاکتەرە ڕئیسەکان بۆ گەشەکردنی GDP وڵات یارمەتی بەدخوا بە ئەم داتانە پیشانی ئەم بەڕێزانە بەم بۆی کە بزانم ئێمە لە ئابووری سەربەخۆ هەرچەنە لە ڕووی ئابووری سەربەخۆنی چکە ئێستا ڤەری ئینتەرکۆنەکتد ینی زۆر بەیەکەوە بەسراوە لە مانگی 2014 مامۆستاجان سەیریکە لە ڕۆژی 11 2016 بەڕێز ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکان لە دیداری میری لە هەولێر ڕایگەیاند هەرێمی کوردستان زیاتر لە 20 میلیارد دلار قەرزارە و ئێستا 7 میلیارد دلاری چۆتە سەر قەرز هینی موچەی فەرمانبەران 27 میلیارد دلار لەو بەروارەوە تا ئێستا 5000 پرۆژە وەستاوە بە پێی ئاماری یەکێتی و بەرهێنان پێویستیان بە 5 میلیارد دلار هەیە بۆ تەواوکردنی پرۆژان یارمەتیم بە لەو بەروارەوە تا ئێستا 3500 کارگە داخراوە لەو بەروارەوە تا ئێستا 1000 کۆمپانیا مایەپوچ بوون کە 850 کۆمپانیان لە سنووری سلێمانیایە لەو بەروارەوە تا ئێستا 350,000 کەس کاریان لە دەستداوە دوای ئەو بەروارە موچەی پلە باڵاکان و فەرمانبەران کرا چارەک و نیوە موچە و بەم جۆرەش لە کاتی خۆیدا نادرێ حکوومەتی عێراق دەڵێ حکوومەتی هەرێم 5 تریلیۆن دیناری لە بانکەکانی هەرێمە ڕاکێشاوە سەر یارمەتی بەڵێ عێراق خۆمامە من لە داتای وۆڵد بانکا دەرمێناوە کاکە خۆ من لە خۆمە قسە ناکەم چکە بەرپرسە بم لە قسانێکەکەم سەریکە گەندەڵی و ناشەفافی و خزمخزمێنەوە هەواڵ هەواڵێنەی حیزبی بەردەوامە لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردووە کۆمپانیای کار دەستی گرتووە بەسەر داهاتی نەوتی کەرکووکدا تەلەفۆن و هێڵی ئینتەرنێت دەستی گیراوە بەسەردا لەلایەن کۆمپانیەکانی یەکێتی پارتیەوە وەرن ئەمانم بۆ چاکەن بانی بە هەر دەپەنجەکە مەڵم دەوڵەت بەڵێ بۆ دەوڵەتی کوردی بەڵام ئەم بەڕێزەوتی ئێمە شۆڕش دەکەین لە دوای ئەوەی کە دەوڵەت دروست دەکەین هەبوونی دەوڵەت مەساحەی کارکردن بۆ نەهێڵانی ئەمانە باشتر ناکە ئەبێ لە پێشە ئەمانە دروست بکەیت ئەگەی ئەو کاتە دەوڵەتێکی بەهێز دەبێت نمونی زۆر بچێک بووێن مامۆستا شۆڕژان من لە دوبەی بم کە شێخ زاید مرد هەچی خەڵکی دوبەی بوو ئەگریا بۆچی لەبەرەوەی خەڵکی باشی بەروێت لەبەرەوەی خەڵکی وڵاتەکەی باش پەروەردەکرد بوو لەبەرەوەی تاکی داهاتی تاک زۆرین بوو لەبەرەوەی باشترین خەستەخانەی پێشکەش کرد بوون لەبەرەوەی باشترین سیستەمی مەکتەبی پێشکەش کرد لەبەرەوەی کاچووندا لە ئەمریکا بەکالۆرەس و ماستەر و PhD بەراورد لەگەڵ ئەوەی ئێمە بیر لەوە دەکەینەوە دەوڵەت دروستکەین ببین خاوەنی کیانێکی سیاسی نەتەوەی بچووکانە زۆر بچووک نین نەخێر هیچ بچووک نین ئەمانە بەنسبەت دەوڵەت دەکەین تۆ باز لە خەستەخانە و لە چوزانە خەزای قەزم چی ئەگەر ئێمە ئەمانەمان نەبوو هەمومان بەیانینی ئەڕۆینی هەچ کەسێ بێتە سەرمانێ ئەگەر تفەنگیشمان پێ نەبێت دەزەخینە قورجانیاقین چێنین ئەمەیە بنەماکانی دروستبوونی دەوڵەت بزوتنەوەی گۆڕان بۆیە ئەڵێ ئێستا ئەبێ دواکەوێت ئێمە نەخێرین و نەبەڵێن 10 ساڵی کەمان پێچێت تا ئەم پایانە دەوڵەت دروست دەکەین ئەو کاتە هەمومانی ئەنجا باچی هەبێت لە سنوورەکان و بێت دە ساڵی تر تۆ سەیری کە بەغداش ئەم بەغدایە نابێت کە ئێستا بەغدایش لەبەر یەک هەڵمەمەسا زین چی ئەگەر ئیرادەی ئینسان نابێت کە ئێستا دەیبینی ئێران ئێمەش بەقووە دەبین ئێمەش بەقووە گرنتی چییە؟ یەکشتێکم دۆخی ناوەجار ئێمە بەمەوانێ کاتێک کاکە بۆ ڕێفراندەم مامەسا شۆڕژیان ئەگەر تۆ ئامادەبی پایەکانی دەوڵەتی دروست کرد بێ پێویست ناکە ڕێفراندەم بکەیت تێگەی چونکە کەس نییە لەم کوردستانە بڵێ من لەگەڵ عێراقا بم یەک دقە یارمەتیم بە ئیعلانی سەربەخۆی یەکەیت ئەو کاتە عێراقی لە ڕێگەی قانونی و احتیجاجەکات کە احتیجاجی کرد ئومەمی متحیداڵێ بەڵێ ڕێفراندەم بکە ئەو کاتە لە 100% خەڵکی کوردستانە لە ڕێفراندەم زۆر باشە ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین لەناوە خۆ دەزین دۆخمان چۆنە لە هەرێمی کوردستان هەڵوێستی بەغدا چۆنە هەڵوێستی وڵاتانی یەکلیمی چۆنە هەڵوێستی ئەو وڵاتانی کە وڵاتی زلهێزن و تا ئەندازیش ئێمە بە هاوپەیمانی خۆمانیانی دەزانین چۆنە هەست ناکەین بەفعلی ئێمە ینی مجازەفە و مخاطرەیەکی زۆر گەورە دەکەین لە 25 ئەیلول ئەگەر بێت و بچین ناو ڕێفراندەمەوە ئەڵێ مەرگ دەردی باشەت خۆشە دەردی بی دەردی علاجش ئەمەمان بۆ بکۆ کوردی ئەڵێ تەمەن دەڵێ بڵێ بە ئازارە ئەم دەردە بێ دەردی ئێمە علاجەکەی ئاگرە بەدەست من و تۆ نییە بەدەست من و تۆ نییە جۆپۆلیتیکی کوردستان ناگۆڕێ هەر دەمێنێ ئێرانش هەر دەمێنێ تاو پرسە وەڵام دەدەمەوە بزمنی بڵانکە جەنابتە ئێرانش هەر دەمێنێت و عێراقش هەر دەمێنێت ساڵی 64 و 66 و 69 ساڵی 92 و ساڵی 2003 بۆ 5 کە دەسووداندرا هەموو ئەو دەستکەوتانەی کە بە ڕێژەی لەسەروی پەنجایە زیاتر نییە ئێمە لە کاتێ دەستمان کەوتەوە کە حکوومەتی عێراقی تووشی کێشە بووە بەرام بیکەنە خاتر خوا شەڕێکی تر لە عێراق بڕێوەیە
شەڕێکی زۆر قرس بەڕێوەیە بۆ شەریک بین بۆ لە دانەوەی قەرزی باشە دەوڵەتی حکوومەتی عێراقی ناوەند 114 میلیارد دلار جەنابەت داتا لایە قەرزارە ئێمەش بەشمانەکەی ئیجازە حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆی جەنابەت 27 میلیارد دلار قەرزارە باشە لەگەڵ حکوومەتێکا بم کە 27 میلیارد قەرزارە یان لەگەڵ دەوڵەتێکا بم کە بە حسابی جەنابەتە 114 میلیارد دلار قەرزارە لەگەڵ دەوڵەتێکا بم کە سەرۆکەکەی ئەڵێت من دەوڵەتێکدا ئەمەزرێنین دەوڵەتێک بەناو کوردستان نەک کوردی دەوڵەتێکی فدرال دەبێت ئەم دەورە فیدرالە پێکهاتی لە هەرێمەکان پێک دێ ئەڵێ سیستەمی پەرلەمانی فرەیی دەبێت دەوڵەت پارێزەری مافی ئەوە دەبێت دەوڵەتی فەڕەنسا کە هەبوو شۆڕشی فەڕەنسا کە لە 1970 بوو ئیجازە تاویکەم خەڵک بەگومان ببورە لەم قسانی بەڕێز تاقمێکی ڕێز و حرمەتمەیە بۆ پەری ڕێز و حرمەت دەڵێم تاقمێک هەیە استقلالی هەنێ وەزێک هەنێ تاجرێکی کە بەڕاستی تەکوینکردنی پشتی ئەمە تاقمێکن ڕێزمێ دەوڵەت بە کەبابچی ناچی بەڕێوە بەڕێزەکەم خەڵکی کاریزمایە ئەم هەموو حزابی سیاسی لە کوردستان ئێمەڕۆ بەڵێ دەکەن تەنها من تەسەورەکەم ئیجازەم بەرێ ئەخە 25 ساڵە ئێمە ئێستا دەستور لە دەستوری عراقی مافمان هەبوو ئێمە ئێستا هێزی پێشمەرگەیەکی منەظەمام و ئێستا پشگیری نێودەوڵەتیمان هەیە پێشتر ئەوەمان نەبوو بەڵام ئایا ئێمە بێت متێکەڵتان کردو کاکە چمکی حکمڕانی سەرکەوتوو بووە نەجێ پرسیار هەیە من ژۆکو جەنابەت پرسیارم لەسەر هەیە بەڵام ئایا لە دەوڵەتداری سەرکەوتوو بووین بەڵێ سەرکەوتوو بووین چون کاتێک کە پایتەخت کەوتە ژێر مەترسیەوە لە ماوەی 2 ساعات و تقریبا 10 دقیقە هێزی هاوپەیمان هاتنە سەر خەت ئێمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان بووەتە ئەمری دیفاکتۆ کاکی من بتەوێ ڕۆژهەڵاتی ناوین ئیستیقراری تیا ئەبێ توانای کورد و هێزی کورد لە بەچاو بگیرە شتێکی ترێ زۆر گرنگە کاک حاجی کاگەن پێم خۆشە پێ بڵێم لە هەموو جەولەی شەڕەکانە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم لە 1946 بە 44 بە 46 کە هات بەدوایە بینیومانە کورد هەموو کاتێک باجی داوە و لە سەرکەوتنەکان بەشدار نەبەوە دواتر براوەکان کێکەکانیان بەشکردە بەڵام ئەم جارە جیاوازە ئەم جارە ئیجازە بە جەنابەت بڵێم ئیجازە بدەیت بە جەناب بڵێم یەکەم جارێکە هێزی پێشمەرگەی کوردستان وەکەی ئەمری دیفاکتۆ لەسەر ئەرز لەگەڵ پێشمەرگەکانی ڕۆژە ئاواش لە ڕۆژاوای کوردستان توانیان ئمڕۆ هێزی پێشمەرگە بێ بە هێزێکی نێودەوڵەتی و لە پەرلەمانی بروکسل لە ئەوروپا وەسیقەی بەڵێ وەربگیرە بۆی کە ئێمە بەتەمای ڕێفراندۆم یەکش بە جەناب بڵێم بۆ کۆتا مەوزوع ئەنی پێم خۆشە ئێمە پاشکشە لە ڕێفراندۆم ناکەین ئەو مستەحیلات ینی هێڵی سوورە هەرچێک ئیجازە بەرێ میلەت ئاو نایبە بۆ میلەت بڕیارەدا دوا ڕۆژی خۆی دەستی شانکە ئەو کاتە با دەستکەوتەکە بۆ میلەت بێ کاکی من بۆ من و تۆ لە جاتی میلەت قسە بکەین کاکەنوەر ئیجازەم بەرێ نەخێر میلەتی ئێمە با دوا ڕۆژی بۆ چونکە دوا ڕۆژ ئێمە ئەم عێراق بەرەو هەڵدێرێکی زۆر گەورە دەڕوا پێم خۆشە ئەم بیوێنەی ئەم کلمە وشەکانی من ئەگە و ڕۆژەی چونکە ئێمە لە کەرکووکین کاگەنوەر لەوانەیە چەند جارێکش بە معجزە نەجاتمان بوو بێ لە شەرەفی ئەوەشمان پێ بڕاوە کە لە بەرەکانی جەنگ وەکو پێشمەرگەکمان بینەوە بەڵام ئەگەر ئێمە شەهید بوون و نەژمان بە وەسیقە مەساڵی ئیجازەمە جەنابەت ئیجازەم بەرێ ئەو کاتەش پێشمەرگە بووین حەمد سەنا بۆخوا شکرانەی هەیە من نایفرۆشنە بە کەس بەڵام دەڵێم ئەم بەرنامە بهێڵنەوە بۆ دوالین ئەم عێراق تووشی شەڕێکی تایفی مەزهەبی دەبێت شەڕێکی ئیقلیمی گەورە ڕووەدا ئێمە وەکو کورد بەشدار نابین تیا واگە داعش نەهاتایە ئێمە ئامادە نەبووین ڕێزم هەیە میلەتی خۆم بخینە ئاگرەوە چمکی دەوڵەتداری چمکێکی جیاوازە بەڵام دوای ئەوە دەکرێت ئێمە وەکو کاکەم لە هەولێر کاکیوە ئاماژەی پێ کرد با دوای ئەوە با دەست پێ بکەین ئەو گۆڕانکەرە ڕیشەی کە جەنابەت ئەگە پسپۆری لە بواری ئیداری ئەو بەڕێزانەی ترشان بابێن ئەو هەرێمانە بێن دەوڵەتێکی ئیتحادی فیدرالی پێگەێنین ئمڕۆ ئەزانی چی کێشەکەمان چییە کێشەی یەکشتە مەسرحەت پێ بڵێم تاکو دەوڵەتمان نەبێ بەشێکی زۆری کێشەکەمان هینەوەی کە دەوڵەتمانیە من پرساکای حاجی لە جەناب دەکەم بۆ ئەم ترسێنی بۆ تورکێکی ڕێزم بۆ نەتەوەکەی هەیە بۆ دەوڵەتی هەبێ بۆ من نەمبێ بۆ عەرەبێک دەوڵەتی هەبێ بن بۆ نەمبێ فارسی دەوڵەتی هەبێ بن بۆ نەمبێ ئەمە پرسیارێکی جوانە یەک پرسیارکە وەڵام ئەوەیە کە ئەم دەوڵەتی کە دروست دەبێت دەوڵەتی گومانی دەوڵەتی هەموو کوردی دەوڵەتی هەموو هاوڵاتیەک بێت دەوڵەتی هەموو کوردی دەوڵەتی هەموو کوردستانیەکە کاک حاجی دەوڵەتی هەموو ترسی هەرە گەورەوێت ترسی گەرە گەورە ئێران نییە تورکیا نییە بەغداد نییە دەوڵەتی ناوخۆی خۆمانە من هیوادارم ئەو لاینە سیاسانە دوو لاینی سیاسی ماون دوو لاینی سیاسیمان هەیە کە من ئیشەڵا ئەو مژدە خۆشش بە خەڵکی کوردستان ڕادەگەێنم و کەسێکم لە ڕووی پشبینی شخصیوە دێڵم پەرلەمان کارا دەکرێت و دوای ئیشەڵا دوای ڕۆژانی جەژنی پیرۆز جەژنی قوربانی پیرۆز ئەو کاتە دوو لاینە سیاسی دن و من بە تەحەداوە دێڵم هیچ کەسێک لە کوردستان جورئەتی ئەوە نیە بەرامبەر بە دەنگی خەڵکی کوردستان بوەستێ نەتیجەی دەنگی خەڵکی کوردستانش لێسۆ بێتان دڵم لەبەر باری ئەمنی یان نەتەوای نەبێتان ڕێژەکەت بە جەنابەت بڵێم داتا و ئیحسایەکی تەواو کراوە ڕاپرسێکی تەواو کراوە ئیجازە بڵێ بڕاوەتەوە دەنگش بڕاوەتەوە چۆن بەجێ بڕاوەتەوە
كاكي أما خطرة إجازة جناب بزان شو براوتوا جناب تان كاكي وازن هم الدنيا هم كردستان بشخصي سليماني نبر زكم يا ما مجموعيك دەستگای تایبەتی خاص هاتوتە کوردستان کە ئەوانە خەڵکانێکی پرۆفشناڵن لە بواری ڕاپرسیکردن ئەو دەستگانە NGO'n ڕێکخراوە حکومەکانن هاتوون لە کوردستان داتایەکیان وەرگرتووە ئەو داتانە گەڕاوەوە ئێمە سێرمان کردووە ئێمە لە بواری ڕۆژنامەنووسی برای کاکەن ئێمە ئاگادارین خوێندنەوەی کوردستانمانەیە لەو داتانە دەستمان کەوتووە الحەمدوللا شکر بۆ خوا کەرکووکش لە زمانی سەرکەوتنەکەمانە زۆر باش کاکەن هیوادارم ئەنی لە ڕووی ئابووری دەکرێت لە ڕووی حکومڕانی جەناب سەرکەوتنە بەلەش پیرۆزبای لە خەڵکی کوردستان زۆر باشە کاکێ هیوا بەڕای بەڕێزت بە بۆچوونی بەڕێزت ئەوانەی کە لە ئێستادا دەڵێن بەڵێوە لە بەرەی بەڵێدان حەقی ئەوان هەیە بە شێوێشی سلبی قسە بکەن لەسەر ئەوانەی کە دەڵێن نەخێر حەز ناکەی لە دایکبوونی جوڵانەوەیەک بە ناوی جوڵانەوەی نەخێر لە ئێستادا لە ئەنجامی فەشەلی ئەزمموی ئەوانەیە کە لە ئێستادا زۆر جەخت لە بەڵێ دەکەنەوە کاک شۆڕش دەنگت قەتع بوجارێک دیکە بەڵام پرسیارەکە بەش یەکەمی حاڵی بوو من لەو خاڵە ڕەنگە ڕای تایبەتیمە بێ ئەویش ئەوەیە کە ئێمە ناڵێن ینی نەخێر بەرەنجامی ئەزمموی شکست خواردی فلان و فیسارە چونکە ئێستا ئێمە لە بەردەم ئەزممون و تاقیکردنەوەی دروستکردنی دەوڵەت داین ئەزممونمان نییە لەو بوارە کورد هەتاکو ئێستا یەکجار لە سەردەمی عوسبەت ئومەم هەوڵی داوە باسم لە باشووری کوردستانە هەوڵی داوە دەوڵەت دروستکە شکستی خواردووە لە ڕۆژهەڵاتیش تەمان تەجربەی دیکەمانەیە بۆیە تەجربەی دروستکردنی دەوڵەتمان نییە لە باشووری کوردستان بەو شێوەیە کە ئێستا بەڕێماخستووە تا ئەوەی حکوم بدەین شکستی خواردویان شکستی نەخواردەوە بۆیە ناکرێ بڵێن ئەوە بەرەنجامی ئەوەیە بەڵام لە هەموو حاڵەتێکدا لە هەموو حاڵێکتێکدا بە بڕوای من ئێمە هەموو لایەک دەبێت ڕێز لە ڕای بەرامبەرەکەمان بگرین ئەگەر من ئەمڕۆ بەڵێ دەکەم بۆ ریفراندۆم دەبێت زۆر ڕێز بگرم لە ئەو کەسێک کە نەخێریش دەکات بۆ ریفراندۆم من وەکو چۆن ئەوە دەڵێم با نەخێر ئەو تەفسیرە نەکا ئەزممونێکی شکست خواردووی دروستکردنی دەوڵەتمان نییە بە ئەمان شێوە با بەرەی بەڵێش تەفسیری تەئاموریانە موئامەرەتیانە نەکا بۆ ئەو خەڵکانەی کە دەڵێ نەخێر کەس تەخوینی کەس نەکا کەس پێوانە بێ ئەمە ئەجندای دەرەچیە لە پشتی ئەوانە خەڵکێکە خوێندنەوەی ئاوایە ڕێزم هەیە بۆی چۆن بیر دەکاتەوە ئازادە چۆن دەیەوێت موقف بنوێنێت چۆن دەیەوێت دەنگ بدا ئازادە ئەسڵەن من بەش بە حاڵی خۆم کە لە بەرەی بەڵێ دام و دەمەوێت بەڵێ بکەم بۆ ریفراندۆم ئەگەر ئەو دەوڵەتەی لە ئایندەدا دروست نەبێ بای ئەوەندە زەمینەی تیان نەبێ کە خەڵکێک هەبێ بڵێن نەخێر یعنی ئەو دەوڵەتە جێگەی دڵخۆشی و ئومێد نییە بۆیە بە بڕوای من بوری بزوتنەوەی نەخێر خزمەت بە پرسی ریفراندۆم دەکا خزمەت بەو دەوڵەتە دەکا و خزمەت بە گەشەسەندنی دیموکراسی دەکا پێم وایە زۆر باشە سپاست دەکەم زۆر کاتێکی زۆر کەم ماوە زۆر داوای لێ برن دەکەم کاکی واجان زۆر داوای لێ برن دەکەم زۆر چاکە کاک ئەنوورجان ئەگەر زیان و ئەگەر مەترسی سیاسی و ئابووریش لە دوای 25 ئەیلوول لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بەڕێوە بۆ ئەم هەرێمە وای دەبێ ئەمە هەموو وایە بەڵام ئەمە مانای ئەو وایە مانای ئەوەیە کە ئێمە دەستبەرداری مافی خۆمان بین کە بریتە لە مافی دیاریکردنی ئەوەی کە چیمان دەوێت ئەوەی من بەلامەوە سێرە مامەساکاوە زۆر ئیتیمیامی بەوەیە کە شەڕشکە ڕوئەیات و دوای ئەم بەزۆ هەموو ئاماژەکان ئەوەمان پێناڵێن کامی عراقی کە ئێمە لەمە دو ئەگەر تێیدا بمێنین و عراقی دەبێت کە جەهەنەم دەبێ بەڕێز من بزۆر هینی تەداخلی سیاسەتی ئەوانە ناکەم مامەسا شۆڕژ من ئەوەی کە ئەڵێم ئەم هەرێمە لە ڕێگەی ئابووریەوانێ ئێمە بەرگەی 2 هەفتەی دوای هین ناگرین چکە ئێمە نابێ مجازەفە بە خەڵکێکەوە بکەین کاتێکە ئەمریکا و بریتانیا و رووسیا و ئەڵەمان و فەرەنسا ئەمان بڵێ ئەمە ناومێدکردنی خەڵک نییە ئەمە هەر لە ئێستاوە چۆن بەرگەی 2 هەفتە ناگرین لە کاتێکدا ئەزانی بۆچی باش ئێستا لەسەر ئەوە کرا کە دەوڵەتان بە تایبەتی تورکیا و ئێران سنوورەکانمان لە بەرامبەر دەخەن زیری دەرەوەی ئەمەڵات کردەوە کە سنوورەکان داناخین بەڵێ باشە سێریکە مامەساجان پەیوەندی هەرێم لەگەڵ حکومەتی ناوەندا ئەگەر بڕا باشە سێریکە ئەم دەستگانە دەبێت حکومەت یاریمی موچەکان مامەساکاوجان حەزەکە متابعی بکەیت موچەی دوو لیوای پاسەوانی سەرۆکی کۆماری عێراق موچەی پاسەوانی سنووری هەرێمی کوردستان موچەی ڕێگەزنامە و باری شارستانەتی موچەی نژینکە و پاسپۆرت موچەی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆیاڵ بژاندن وەستانی کارکردن بە کۆپینی خۆراک کە ئەمەش دەبێت هۆی بەرزبوونەوەی نرخی خواردن چکە هەڵاوسان دروزە بێت
حوتەم بڕی دەرمانی کوردستان دابەزیە بۆ لە سا 25 ئێستا ئەم لە سا 25 بڕێ کە کەرتی تەندروستی ماوەسعی چەند خراپە گەرمی جوتیاران ئەو کاتی هەرچەنە بۆی ئێستا عێراق بە بڕارێکی بۆ بەهینی سیاسیەوە لە ساحەبەمان لێکرێتوانەکەی ئەمە کاتە لە ساحەبەکەش ناتوانین کاکە ئەم تۆزە حساباتی کە من کردومە ئەلێرە مانگانە پێویستی بە 100 میلیۆن دلار من حەزەکەم پێم بڵێن جەماعەتی بڵێن ئەم 100 میلیۆن دلار لەکوێنی ئەزانانی وەکو چی ئەمە مەسا شۆڕش وەکو من ێستا چم قاتێکە کڕم لە دوکانەکە یا چم سەلاجەیە کڕم سەلاجەکە باشە 100 دلار باشە من 200 دلارم پێ خۆ کاچم و بازار بێ 400 دلار و پیاوە قەرزکەم یا لە دوکانارەکەی قەرزکەم کاکە مەسەلەی ئابووری ئەمە مەسەلە حساباتە بەڵام بەڕێز بارزانانی لەم ڕۆژانەدا گرنتی ئەوەیدا بە خەڵکیالانی کەم خۆی خستە ژێرباری بەرپرسیارەتێک ئەوەی کە ئەگەر ئەم وڵاتە لە دوای ڕێفراندۆم تووشی کۆمەڵە ئەگەری نەخوازراوە بۆەوە خەڵکی هەرێمی کوردستان دەتوانین یەخەی بارزانی بگرن هەنی یەخەی بەرزانی لەکوێ پێگیری کاکە ئەمە قسەی منتیقی تیانە من بەرزانی لەکوێ من دەستم مەگاتە بەرزانی بگەم یەخەی بەرزانی بگرم بڵم وەرە جەناوی بەرزانی تۆ من بەرپرسم من کە لێرە کە من تووشی نەخۆشی وم عیلاج نەبوو بیکەم کە مناڵەکانم شیروی نەبوو کە ئاوی نەبوو کە خۆراک نەبوو من چی لە بەرزە چۆن دەست مەگات دەستی بەرزانی ئەمە زۆر بە کوردی کاک بڵێ ئەمە دو قسەی تۆ دەبێت بە ڕۆژوو ئەبین لە پێناوی سەربەرزی نیشتیمانمان لە پێناوی خوێنی شەیدانمان بە ڕۆژوو دەبین خۆشگوزارانی دەوڵەتەکە بۆ ئێوە نەهامەتی و خراپەکەی بۆ ئێمە ئەوەش کە دەست بگاتە بەرزای دەستگەشتبەرزانی خۆشگوزارانەکەی پێشکەش ئێوە بە یەک دوو ئێمە پێویستمان بە خۆشگوزارانی نیە کوردستان پیاوی خۆی ئەوێ حرمەتم هەیە ئێمە هەڵی دەگرین ئەگەینە ئەنجامش ئەم بەرنامەش دەمێنێتەوە بۆ ئەرشی بۆ جەناب دەوڵەتی کوردستانش پێک دێت و دەوڵەتی کوردستانش بە سەراحە بە جەناب بڵێم ئەو تورکیا و ئێرانی کە باسی دەکەی ئێمەش تاقەتاقێک لە ئابووری دەزانین هەموو ساڵێک 90 میلیارد دۆلاری ئەمریکی بەس لە ناڕەبحی لە ئێمەیە لە 170 داهات و خۆراکی عێراق لە کوردستانەوە دێ ئەو کاتە و عێراقش نامێنێ وەکو ئێستەی کە ئیجازە برێ ئەو عێراقی ئێستش نامێنێ کە جەنابەت ڕۆیای لەسەر ببەسی و من ئەو بە خەڵکی کوردستان دەڵێم بەهێزی پێشمەرگی کوردستان قەڵغانی سەرکەوتینێبی بە دیبلۆماسیەتی بەڵام دیبلۆماسیەتی نێودەوڵەتی کوردستان بەڵام من لەگەڵ ئەوە لەگەڵ تۆ هاوڕام ئەم نیشتیمانە من و تۆ بە یەکۆتیاین بەڵام نیشتیمانێکم ناوێ ئامادە نیم کۆیلە بم کۆیلەی کەسێک بم کە خۆی کۆیلەی وڵاتانە لە وڵاتێکدا دەژیم لە پێناوی خوێنی شەهیدانمان ئێمە یەکەم کە زەوانم کە زۆر باشە کاتم نەما زۆر سپاسانەکە ئەوە کاکاوەجان ئەوە من پێما بێ ئەوە تۆ جابێکی علمی منێ نایەوانێت تۆ جابێکی قومیانە جابێکی قومیانی جابێکی قومیانی منێت تۆ جابێکی بە تعاتوفە مەیتوانێت کاتم نەما زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاگە هیوا حامید ئەو جابە من ئەمیز پێم بڵێ ئەو پارانەوە لەکوێیت ئەگەر جابێ ئەو پایتەختی هەرێمی کوردستان لەگەڵ مابووی هەروەها جەژنیشت پیرۆز بێ جەژن لێوەش پیرۆز بێ سپاسانەکەم زۆر هەروە زۆر سپاس بۆ کاکاوە ئەحمەد شرۆڤەکاری سیاسی هەروەها زۆر بەڕێز کاک ئەنوەر کەریم ئەندامی ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان سوپاسی وەش دەکەم بینارانی بەڕێز جەژنیش لێوەش پیرۆز هەروە بینارانی بەڕێز دەستان خۆش بێ دەستان خۆش